بەڕێزان و خۆشەویستانم، ئێمە لە خزمەت تەفسیری سوورەتی تەوبەیە و سوورەتە نازدارەی کە لە ئەواخری عمری پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هاتە خوارەوە، کە کاریگەرێکی زۆر گەورەی هەبوو لەسەر دڵی منافقان و کافران و تەئسیرێکی زۆری هەبوو لەسەر فەزەحکردن و دەرخستنی کافران و منافقان. عرزم کردن کە ئەم سوورەتە سوورەتی منافق ناسی و کافر ناسیە، لەگەڵ ئەوەشە کە ڕەب العالەمین کۆمەڵە صفاتی زۆری منافقینی باس کرد، تایبەت ئەوانەی کە لە مەیدانی جیهادا چۆن خۆیان ئەدزنەوە و چۆن ناسنەوە مەیدانی جیهادە. و لە دوای ئەمە ئەم چەند ئاەتەی کە ئێستا لە خزمەتیان باسی ئیماندارانی حەقیقی ئەکەن. هەندێک جار ئیمانداری حەقیقی عوزری هەیە لە چوون بۆ جیهادکردن لە پێناوی خۆ، واتە هەر کەسێک لە جیهاد دوا کەوت مەرج نییە منافق بێت. احتیمالە عوزری هەبێ، احتیمالە ئەو عوزرانی کە خۆی گەورە باسی ئەکا یەکێک بێ لەو مەجموعانە. أفرمي ليس على الضعفاء ولا على المرضى ولا على الذين لا يجدون ما ينفقون حرج إذا نصحوا لله ورسوله. أو كسانيك لاوازن، أو كسانيك نخوش، أو كسانيك داريان باي أو اندنيا بشن لبينا يخويا جنگ و جهاد كان شكا سري النظامي ئێستە و ئەم ئەخیرەی عالەمی ئیسلامی مەکەن سەرەتای جیهادکردن لە پێناوی خۆیە. ئینسان کە ئەچۆ مەیدانی جیهادەوە ئەبوایە خۆی هەموو شتێکی بۆ ماڵ و مناڵی خۆی دابین کردە. بۆ نمونە ئەوە جێشی موسڵمانان بەڕێ ئەکەوێ ئەیزانی کە 2 مانگیان پێ ئەچێ 3 مانگیان پێ ئەچێ، ئەبوایە خواردنی ئەو 3 مانگەی ئامادە کردە بۆ مناڵەکانی و بە فەقیری نەک بەجیان بێڵێ و بڕوا بڵێ وەڵا تەوەکل بەخوا ئەبەستن. هەموو ئەشتانیان مەزبوط ئەکرد لە ماڵەوە دایان ئەنا خواردن و هەموو شتێکیان دەستەبەر ئەکرد بۆ مناڵەکان، اینجا کەوتنە ڕێ. ئەفەرمێ ئەو کەسانەی کە نیانە ما ينفقونە کە ببەخشن، واتە ببەخشن بۆ مناڵەکانیان هەتاوەکو ئەگەڕێنەوە لە جیهاد مناڵەکانیان برسیان نەبێ، حەڕەجون هیچ گوناهێکیان لەسەر نییە، ئەمانە بەمەرجێ. إذا نصحوا لله ورسوله، أجر بيتو دل صوز بن برامبر بخوا، دل صوز بن بو پیغمبري خوا صلى الله عليه وآله وسلم. ما على المحسنين من سبيل، أو كسانيك محسن طبعا وشيء إحسان خوتنا زانن طبعا محسن أسل الذهني إما كسيك كبخشن ديئك، بس لأصلي وشيء إحسان بكوليتو. إحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. كأنما محسن كي أو كسير لهمو كردويك خدابينا، كأنما تشاوي بتشاوي سري خوابنا جل جلاله. أفرمي أو كساني بوشي وازن كجيشنا تبلي إحسان هيج قناه تواني كان لسرني كاتك ناسنا ميدان الجهاد واتا. أو كساني كعذري كان هي ما دام ناصحا ابن محسن ابن أوانيك خدابينا بليان زوزو برزبته. والله غفور رحيم، خوي قر خوي غفور خوي رحيم. ولا على الذين إذا ما أتوك لتحملهم قلت لا أجد ما أحملكم عليه تولوا وأعينهم تفيض من الدمع حزنا ألا يجدوا ما ينفقون. عينا مجموعي شوارم أوانا ك دين بو خزمتي تو أي پیغمبر صلى الله عليه وسلم، واتا أوان دخواردن يعني هي بشي من الله كان يعني بكا، بس باي أوان ديان نية كبتشن لبيناوي خوايا جهاد كانوا للرية طبعا مصاريفها لسر خويا أبي والله خيك أبي سواري بي يان ببين ششكة سواء على الأقل والله خيك أبي جاربار نفسي بي كتريبا سركون زور بون لما أنك أهاتنا خزمت أي پیغمبري خواه صلى الله عليه وسلم توش أتفرمو لا أجد ما أحملكم عليه، هیچ شتێکم نییە کە ئێوە سوار بن لەگەڵ ما بێن، واتە هەر ئەوێ بەپێ بێن ناشتوان بەپێ. تولوا وأعينهم تفيض من الدمع. لێرە معنای نوسحەکە بە تەفسیل باسەکە پشتیان ئەکردەوە کە نەئەهاتن بۆ جیهاد، بەڵام فرمێسک بە چاوەکانیانە هۆن ئەهاتە خوارەوە حەزەنەن لە غەم و پەژارەی ئەوەی کە نییانە ببەخشن و نییانە لەو جیهادا بەشداری بکەن. واتە نەک خۆیان بێ لە جیهاد خۆیان بدزنەوە، بەو پەڕی دڵحەزینیەوە کاتێکەوە ڕێیان بۆ نەئەکرایەوە بەرەو مەیدانی جیهاد بڕۆن.